ڕۆژێک شەمە سەرۆک ترامپ پەنای بردە بەر تویتەرەوە بۆ تۆمەتبارکردنی لێکۆڵنەوەکەی تیمی ڕاوێژکاری تایبەتی بە لایەنگریکردنی سیاسی بەوەی کە بۆچی تیمەکەی مۆڵەر 13 ئەندامی دموکراتی توندڕێ لەخۆ گرتووە و هەندێک لە لایەنگرانی هیلری ناپاک و هیچ کۆماریەکی تێدا نییە. دموکراتێکی دیکە بەم دوایانە ئەوەشی گوت ئایا کەس باوەڕ دەکات ئەمە ڕەوا بێت لەگەڵ ئەوەشدا هیچ پیلان جێڕیەک نییە؟ ڕۆژێک پێشترێ سەرۆک گوتی لێکۆڵنەوەکەی مولەر نەدەبوو هەردەستی پێ بکردایە. لە هەمان کاتدا پارێزەری ترامپ داوای کۆتایی هێنان بە لێکۆڵنەوەکەی ڕاوێژکاری تایبەتی کرد. هیچ گومانی تێدا نییە ئەمە دەبێتە قەیرانێکی دەستوری و پێم وایە ئێستا پێویستە دیموکراتەکان و کۆماریەکان لەسەر ئەمە بێنە دەنگ. جێگری وەزیری داد ڕۆنالد ڕۆزنتاین دەسەڵاتی هەیە مۆلەر دەربکات و دەکرێت ئەوە لەسەر داوای سەرۆک بکات. دموکراتەکان تەنیا نین لە بواری هۆشداریدانی ئەوەی کە ئاکامەکی توندی دەبێت ئەگەر بێت و سەرۆک پلانی دەرکردنی کەسێکدا بڕێژێت کە خەریکی لێکۆڵنەوەی بازنەی ناوخۆی ترامپ بێت، هەروەها شیانی هەیە خودی ترامپیش بێت. سیناتۆری کۆماریەکان لێنزی گرام هەنگاوەکی لەم جۆرەی بە سەرەتای کۆتایی هاتنی سەرۆکایەتیەکەی ناوبرد. کارێکی باش دەبێت تیمی ڕاوێژکاری تایبەتی بتوانن پرۆسەکەیان تەواو بکەن. کارێکی باش دەبێت بۆ سەرۆک و سەرۆکاتی ئەم مەسەلەیە چارەسەر بێت و بە هەر ڕێگایەک و هەر شێوەیەک بێت کۆتایی پێبێت. زۆرێک لە دەستگاکانی ڕاگەیاندن دەڵێن تیمەکەی مۆلەر هەوڵی بەدەستهێنانی بەڵگەنامەکانن سەبارەت بە سەوداکانی بازرگانی ڕابردووی ترامپ لە رووسیا و شوێنی تر. ترامپ بە بەردەوامی ڕەخنەی لە ژمارەیەک لە بەرپرسانی ئێستا و ڕابردووی وزارەتی داد گرتووە پاش ئەوەی کە وەزیری داد جێف سەشن جێگری بە ڕێوەبەری بیرۆی لێکۆڵنەوەی فیدرالی ئەندرۆ مەکەیبی ڕۆژی هەینی لە کارەکەی دەرکرد. سەرۆک لە پەیامێکی ئەلکترۆنی تویتدا گوتوویەتی دزەکردنێکی یەکجار زۆری هەواڵ و درۆکردن و گەندەڵی هەیە لە بەرزترین ئاستەکانی FBI و داد و دەوڵەتدا. مەکەیب نیکۆڵی لەو دعانە کرد کە دەڵێن بە شێوەیەکی نابەجێ زانیاری سەبارەت بە لێکۆڵنەوەکانی لە ئارادان بۆ میدیا ئاشکرا کردووە و گوتی وردەکاری یاداشتەکانی پاراستون لە هەڵچوونەکانی لەگەڵ سەرۆک هەروەک ئەوەی بەڕێوەبەری پێشووی FBI جێمس کۆمی ساڵی ڕابردوو لەلایەن ترامپەوە لە کارەکەی دەرکرا.